Civata Sînatoya Amerîkî budceya hikûmetê pesend nekir da ku rê li ber girtina nîvcoya hikûmetê bigire. Wezîrê Derveyê Amerîka Antony Blinken berevaniye li siyaseta derveya Serok Joe Biden dike. Komisyona bilind ya serbixwe ya hilbijartinan li Iraqê dibêje 100,000 kes hîn jî kartên xwe yên elektronî yên dengdanê nestendine. استودیو اندنگ امریکا ل واشنطن سلاف گلی بینران و هم بخیر هاتنا برنامه کرد کنکشن. لایمری شوا ایدمتان خوش. انجمنی سناد لروجی دوشنبه شکستی هنا لتیپراندنی پروژه کانونیک بو خولادان لداخستنی بشکی حکومت و رگاگرسین لدواکوتنی دانی قرضکانی فدرال. لدسپیکی هفته کی گرنگ دا که تیش دخات سر او آلنگاریانهی که روبروی کانگرسی بزقی داوشکراو دا بوتوا یاسادانرانی کۆماریەکان لە ڕۆژی دووشەممە بە دژی پرۆژەکە بریاریاندا و دیموکراتەکانی ناچار کرد بە دوای ڕێگەکانی تردا بگەڕێن بۆ ئەوەی حکوومەت بەکراوەی بمێنێتەوە تا پاش ڕۆژی پێنجشەممە و بەرزکردنەوەی ئاستی قەرزەکان پێش ئەوەی وەکو چاوەڕوان دەکرێت حکوومەت لە دارەوەی قەرزەکانی لە کۆتایی مانگی ئۆکتۆبر یان سەرەتای نۆڤەمبەر دوا بکەوێ. دەنگدانەکان 48 بەرامبەر بە 50 شکستینا. اف هفته کارگرانه. اف یک آخافتنا سروکا جواتا نونران ل کنگرس آمریکی نانسی پیلوسی بو. ده چاوره کرن قانون دانر ل کنگرس و هفته دنگ بدن لسر پروژه کش آلی هر دو پارتیان و بی 1 تریلیون دلار. او هروها دنگ دانه دکن جبو پاکیتا که خرجیا جواکی به نرخ 3.5 تریلیون دلار کو دموکرات پشتاوی دگرن و بنگها اجندای ریوبریا سروک بایدنه. بەرنامەی ناوخۆی بەڕێوەبەراتەکەی بایدن ئەم هەفتەیە بەرەو ڕووی تاقیکردنەوەیکی مەزن دەبێتەوە. ڕێبەرانی کۆنگرس خەریکی دانووساندنن سەبارەت بە دیاریکردنی کاتی دەنگدان لەسەر پرۆژە قانونێکی ژێرخانەیی هەردوو پارتیەکە کەوا ڕەنگە ببتە مایەی زیادکردنی خەرجی ڕێگەوبانەکان پردەکان و پرۆژەکانی تر. هەندێک لە ئەندامانی پێشکەوت و خوازان لە پارتی دموکرات دەڵێن دەنگ بەو بەرنامە 1 تریلیۆن دۆلاریە نادەن ئەگەر لە هەمان کاتدا دەنجیش لەسەر پرۆژە قانونەتی مەزنتری خەرجی کۆمەڵایەتی نەدرێت کە 3 تریلیۆن و نیو دۆلارە واتە پرۆژەکەی جۆ بایدن بۆ بنیادنانەوە بە شێوەیەکی باشتر. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پلوسی بە بەرنامەی ئەم هەفتەی ABC گوت وێ دەچێت یەکەم جار پرۆژە قانونەکی بچووکتر باز بکرێت و خەرجی بەرنمەیەکی گەورەتر وێ دەچێت کەم بکرێتەوە لەگەڵ بەردەوامبوونی دانووسەندنەکاندا. ئەمە لەبارەی میانەڕەوەکانەوە بەرامبەر بە پێشکەوت و خوازان نییە. زۆرینەی هەرە زۆری پارتەکەمان جگە لە ژمارەیەکی کەم نەبێ کە من ڕێز لە بۆچوونەکانیان دەگرم پشتیوانی لە ڕوانگای جۆ بایدن دەکەن. ئێمە پەسەندی دەکەین سەرکەوتن لەم هەفتەیەداوە دەست دەهێنین. کێشەیەکی دیکە لە ئاسۆدایە لەوانەیە لە ناوەڕاستی مانجیدا حکوومەتەکە پارەی نەمینێت ئەمە بەپێی راپۆرتێکی ئەم دواییە. ئەوسا لەسەر کۆنگرس پێویست دەکات سنووری قەرزکردنی بەرز بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت پارە قەرز بکات بۆ دابینکردن بۆ خەرجیەکی یەکجار زۆری کە پێشتر پەسەند کراوە بە خەرجی لەشکری و بیمەی کۆمەڵاتیەوە. هەفتەی ڕابردوو ڕێبەری کەمینەی سەنەت میچ مەکۆنێڵی کۆماری گوتی کۆماریەکان یارمەتی دیموکراتەکان نادەن ئاستی قەرزکردن بەرز بکەنەوە بە بیانۆی ئەوەی کەوا دیموکراتەکان پێویستە هەر بەخۆیان ئەوە تێپەڕێنن چونکە ئەوان ئامادەن پرۆژەیەکی 3 تریلیۆن و نیو دۆلاری تێپەڕێنن کەوا زۆر لە کۆماریەکان دژین. یاری ڕۆڵەتی رووسی لەگەڵ ئابووری ئێمەدا مەکە پەلە بکەیت و ئاستی قەرزەکان بەرز بکەیتەوە بۆ ڕووماڵکردنی خەرجی ئەو هەمووشتانی کە لە ماوەی ساڵەکەدا کردوتانە. بەڵام زۆر شت لە مەترسیدان داخستنی بەشێک لە حکوومەت بۆی هەیە لە دواترێی ئەم هەفتەیە ڕوو بدات ئەگەر کۆنگرس قانونەکی خەرجکردن پەسەند نەکات. چاوەڕوان دەکرێت سینات پرۆژە قانونێک بۆ بەرچاو بگرێت کە ئەنجومەنی نوێنەران پەسەندی کردووە کەوا سنووری خەرجکردن درێژ دەکاتەوە ئاستی قەرزکردن بەرز دەکاتەوە و یارمەتی دابین دەکات بۆ کۆمەلگاکانی کە بەهۆی کارەساتەکانی سروشتیەوە زیانیان لێکەوتووە هەروەها بۆ پەنابەرانی ئەفغانی. ئەنتنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا بەرگری لە ڕێبازی تۆمارکراوەی دەرەوەی سەرۆک جۆ بایدن دەکات لە کاتێکدا بەڕێوەرایەتەکەی ڕوبەڕۆیی گوشار دەبێتەوە لەسەر سەوداکردنی لەگەڵ کۆچبەرانی هایتیدا لەسەر سنووری ئەمریکا و کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و هەروەها سەودای ناوەکی کەشتی دەریایی لەگەڵ ئوسترالیا کە فەرەنسای تووڕە کرد.
سەرۆک جۆ بایدن هەفتەی ڕابردوو بە کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتوەکانی گوت جیهان لە خاڵێکی وەرچەرخاندایە و بایدن پەیمانیدا لە سەردەمی جەنگە بێوچانەکانەوە بگۆڕێت بۆ دیپلۆماسیەتی بێوچان بەوەی کە ئەمریکا وابەستەیە بە دامەزراوە فرە لایەنەکانی وەک نەتەوە یەکگرتوەکان بەڵام ئەم کشانەوە خێرایی ئەم دوایی ئەمریکا لە ئەفغانستان بەبێ ئاماژەدان بە ژماری ئەو ئەفغانیانی یارمەتی ئەمریکایاندا و لە ئەفغانستان بەجێ هێڵدران تەنها یەکێکە لە ئاستەنگەکانی سیاسەتی دەرەوە ئەوەی کۆشکی سپی لەم هەفتانەی دواییدا ڕوبەڕووی بۆتەوە لە نەتەوە یەکگرتوەکان ئەنتونی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕوبەڕووی هەندێک پرسیاری قورس بووەوە لەسەر ئاستەنگەکانی سیاسەتی دەرەوەی بایدن. پەیامنێرێک ڕووی دەمی کردە بلینکن و ئاماژەی بەکشانەوەی بێسەروبەری ئەمریکای لە ئەفغانستان کرد و هەروەها ئەم ڕێکەوتنە نوێی ئاسایشی نێوان ئوسترالیا و ئەمریکا و بەریتانیا ئەوەی فەڕەنسای تووڕە کرد و هەروەها قەیرانی سنووری بلینکن لە وەڵامدا گوتی هەموو ئەوانەی ئەو لە نەتەوە یەکگرتوەکان قسەی لەگەڵیان کردووە سوپاس و پێزانینیان بەرامبەر ڕوانگەی سیاسەتی دەرەوەی بایدن دەربڕیوە. ئەمریکا سوورە لە سەر نزیکەوە کارکردن لەگەڵ وڵاتانی دیکە. ئەمریکا تێدەگات لەوەی کە نەک یەکێک لە کێشە گەورەکان و ئاستەنگەکان ئەوانەی ئێمە ڕوبەڕووی دەبینەوە و ڕوبەڕووی هاوڵاتیانمان دەبێتەوە ئەوانەی کە باسمان لێوەکردن هەر لە کۆڤیدەوە بگرە هەتا دەگاتە کەشوها و کاریگەری تێکدەرانەی تەکنۆلۆژیەکانی تازە سەر هەڵدراو. هەر بۆیە هیچ کێکێک لەم کێشانە ناتوانێت هەر یەکێک لە ئێمە بە تەنیا خۆی چارەسەریان بکات. بەڵام زۆربەی شارەزایان کۆکن لەسەر ئەوەی کە بەڕێوەبەرایەتی بایدن دووچاری هەندێک شکستی سیاسەتی دەرەوە بۆتەوە لەوانە تووڕەکردنی فەڕەنسا. بەدڵنیاییەوە سەنگی چەقی قورسایی ئەم بەڕێوەبەرایەتی نوێیە لە نێو وڵاتدا سەنگی خستنە سەر پەتاکە و ڤاکسینەکان و هەروەها دۆخی ئابووری بووە. بەشی زۆری کاتی خودی سەرۆک هەرچەندە لەم هەفتەیەدا لە نەتەوە یەکگرتوەکاندا دووە پێم وایە بەشی زۆری کاتی سەرۆک لەم هەفتەیەدا بەسەری دەبات بە هەوڵدان بۆ تاوتوێکردن لەگەڵ کۆنگرێس و قایلکردنیان بە پلانی ژێرخانی ئابووری خۆی و سەلامەتی تۆڕەکانی کۆمەڵایەتی. شارەزایانی دیکە دەڵێن بایدن بە وردی سنگ دەخاتە سەر چارەسەرکردنی کێشەکان لە وڵاتدا ئەوەش هەندێک جار لەسەر حسابی جێبەجێکردنی سیاسەتەکانی دەرەوەیە. یەکەم ئەوە بیکردنەوەی پەرتەوازە دەکات و هەروەها وای لێ دەکات سەرسەختانە و پێشم وایە بەمەبەست سنگ بخاتە سەر لادانی گرنگیدانی بەوەی دەیەوێت ئەنجامی بدات و هەتا ببێتە سەرۆکێکی گۆڕان خۆڵقێنەر لە نێو وڵاتدا. برایان کوتڵێس گوتی دەشێت هەندێک لە کێشە درێژخایەنەکان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوانیش ڕۆڵێکیان هەبوو بێت. من پێم وایە کە بڕێک لە بەریەک هەڵۆشاندنی دامەزراوی لە نێو بابەتی ئەم لایەنانەی دیبلۆماسیەتی سیڤیلی ئەمریکادا وەزارەتی دەرەوەیدا هەبێت. ئەمە شتێکی نوێ نییە و تەنانەت پەیوەندیشی بە وەڕێبەرایەتی بایدن یان ترامپەوە نییە، بەڵکو ئەمە کێشەیەکە لە مێژینەی بنەڕەتی ئەم ڕێکخراوانەیە. لە 11 سپتەمبەرەوە ئەوانەی لەلایەن پنتاگۆن و ئاژانسەکانی هەواڵگری بەزەقی باڵی کێشاوە. کریستۆفەر سکالوبا لە ئەنجومەنی ئەتلانتیک بە دەنگی ئەمریکای گوت ڕەنگە ئۆباری ئەوە بەشێکی بکەوێتە ئەستۆی کۆنگرس. پێم وایە هێشتا لە وەزارەتی دەرەوە و لە نێو وەزارەتی بەرگریدا بڕێکی کەم باشبوون بەدی دەکرێت سەبارەت بە کەم تەرخەمەکانی ساڵانی ترامپ. هەروەها بە هەر هۆیەکی شەوە بێت پشڕاستکردنی بەرپرسانی باڵا لە چەندان لەم پۆستانەدا سست بووە. بەڕێوەبەرایەتیەکە هەتا ڕادەیەک سست بووە لە بربژارکردنی کەسەکان و ئێستاش کۆنگرێس زۆر سستە لە پشڕاستکردنی ئەو کەسانە. هەروەها کاتێک بە تایبەت بیر لە ئاسایشی هەردوو بەرەی ئەتلەسی دەکەمەوە ئێمە باڵوێزێکمان بۆ هاوپەیمانی ناتۆ نییە. بلینکن کە لە پاریس گەورە بووە پەیمانی داوە بەو پەڕی توانایەوە کار بکات بۆ گێڕانەوەی پەیوەندی دۆستانی ئەمریکا لەگەڵ فەڕەنسا و دەڵێت ئەوەش کاتی پێدەچێت. جیگری ئالیکارێ وەزیرە دەرڤەی ئەمریکا جۆی هود ji dengê Amerîka re behsa hewlên Amerîkî dike ji bo piştgiriya diyaloga Kurdî li Bakur û Rojhilatê Sûriyê. Ji bo vê mebestê Brez Hud dibêje pêwendiya wan bi jimareka aliyên Kurdî re heye. حکومەتە ئەمریکی پەیوەندی دیگەڵ هەژمارە هەفپارن کورد هەیە ji Silêmaniyê bigira heta bi Bakur û Rojhilatê Sûriyê re ji ber ku em ev grûp bi hev re kar bikin wê bihêztir bin ji dema ku bi tena xwe yan li dijî hev kar bikin. Ji ber vê yekê jî em baştirîn hewlên xwe didin ji bo
پشتگیریە دیالۆکا کوردی داکو بە هەفرە داعش تێک ببن. ئەم دikarin li ser aramkirina rewşa Bakur û Rojhilatê Sûriyê kar bikin û alîkariyên mirovanî bo kesên PTV pêheyî bînin, bi taybet li deverên ku ji cinosayda Daişê rizgar bûne. درباره گفین ترکیه سر باکور و رجلات سوریه جی برز هود جدنگ امریکا را گوت کو امریکا فکارین همو آلیان ده دبر چاوان. هەلبەت ئەم دگەل هەفپارین خوا لە تورکیە، عێراقی و باکووری ڕۆژهەڵاتی سووریە داخەون دەرباری مەترسیین و ئەم هەموو ڕوبڕوو دبن. ئەم دەزانن کو حکوومەتا تورکیە دەرباری ئێریشن پێکێکێ لە سەردەڤەرن وێ بفکارە. ئەم دگەل وێ یەکێنە کو مافی تورکیە هەیە بە ڕەوانێ ژوخوا بکە. ئەم هەروەسا دەزانن هەتاکو ئەم پێشکەتنێکی لە دژی ئایدۆلۆژی و تەکتیکن کۆمەڵێن وەکا پەکێکی پێک بینن، divê em hemû bi hev re kar bikin. Lewra em dixwazin vê yekê bi rêka diyaloga Kurdî bicî bînin û bi rêya diyaloga me bi hikûmeta Tirkiye re. Di hevpeyvînekê de li gel televizyona CBS ya Amerîkî, serokê Tirkiye Recep Tayyip Erdogan bang li Amerîka kir ku hêzên xwe ji Iraq û Sûriye vekişîne. Erdogan got divê Amerîka ji Sûriye û Iraqê derkeve wekû çawa ji Efxanistanê derket. Li ser vê mijarê û hinek mijarên din niha şirovekarê siyasî hejarê şamil bi awayekî zindî ji Moskow bi me re ye. Mamoste tu bi xêr hatî, berî her tiştîn xwazin nas bikin, çima divê demê de serokê Tirkiye axaftineke wisa ji Amerîka re dike? Silav rêz keke Sîrvan. Helbet daxuyaniya Serokkomarê Tirkiye Erdogan tenê Amerîka re girêdayî nîne, Rusya re girêdayî ye biçekî jî. Aslında Erdogan ev peyamê Amerîka re nade, Rusya re dide. Ji ber vê yekî em pêwîst e hemû manzara pozîsyon bînin berceva xwe, vê derê em fehm evê hereketê Erdogan dikarin fehm bikin. Em dizanin ku hevdê îlonê 2018 li Soçî 4 sal berî, tam 4 sal berî navbeyne Putin û Erdogan peyamekî hatî imza kirin, gor vê peyamê 15 cotmeyê heta 15 cotmeyê pêwîst bû ev hêzên ku dijî Esedin 15-20 kilometre dûr bikevin û vê derî heremên bêçekgirî bê ava kirin. Ev wezîfeyê jî Erdogan rahate dayîn. 4 sal derbas bû Erdogan wezîfeyê xwe pêk neanî, Rusya jî vî pir aciz e. Nav vê hefteyên davê tiştên eceyîb çêdibe. Van tiştane em yek bi yek bînin bercava xwe vê çaxı daxuyaniya Erdogan em hep baştır dikarin fehm bikin. Türkiye hefteyên davî de 4000 leşker û tesit teknîke giran, çekên giran anî İdlibê. Hemen Brez Şamil, berî tu were ser vê babetê ez xwazim pirsek din şte bikim di derbarê daxuyaniya Erdogan di bi rastî Tirkiye ti fişar, yanî kertên fişarê di destê wê hene ku zexteyê pê li ser Amerîka bike, ku Amerîka yan zorê lê bike, Amerîka ji Sûriye derkeve yan bihêle ku Amerîka biryarekê derbarê Sûriye bide. Nikare Erdogan blöfê dike. Erdogan blöfê dike. Ji ber min xas blöfê wî izah bikim. Yani ev anî başê berpîsê serokê karê derva li Sûriya Faysal Migdad got ku Türkiye gerek ji vê derê derk ji Sûriye derkeve. Hemen peyvî Rusya daxuyanî da got Türkiye gerek ji evê derkeve, ji Sûriye derkeve. Peyvî Erdogan Rusya'ya ne got du derkeve, got Amerika du derk. Ev peyam rastürez ji bo eveye, ji bo Putin'e, ji ber ku pozisyonu Türkiye li İdlibê, li Sûriye pir levaze. Pozisyonu Rusya orta vê derî û Sûriye û Rusya dixwazin ku Türkiye ji vê derî derken. Belki taktikê jî dike. Yani belki Putin sedûsed nixwaze ku Türkiye ji vê derî derkeve. Niha herkes kartê xwe dilêze. Niha ev teleptir. Erdogan
naha ji Putinê dixwaze ku li İdlibê navbeyna hêzên Sûriya û navbeyna hêzên Tirkiye hereme tampon bêçêkirin. Ev telebekî pir girîng e ji bo ke here Moskva ev telebe xwe têk bîne ev Putin re bêje dedît min Amerîka re teleb kir ku Amerîka pêwîst e ji ev derkeve. Ev dizanî ku navbeyna Amerika û Putin fermo. Na bibûre me dixwast ez tenê li ser wê yekê texez bikim ka gelo anka sibet hevtîtina Putin û Erdogan de roja çarşemê helbet Sûriye di serê lîstê de di vê ecendeya wê de wê çi babetên girîng di nerîna te diware got û bêjkirin babeta Idlibê babeta Rojavayê Kurdistanê ya hinek babetên dinin ku heger dikaribe bi temaşevanên me re parve bike. Ez bawer dikim ku revşe Rojavaya Kurdistanê zêde naye guftugû kirin. İdlib bêguftugû kirin û bazar derdora İdlib bêguftugû kirin. Yani İdlib behaneye. İdlib behaneye Erdogan bêje ku mere navbeyne hêzên Sûriye Tirkiye evek çeke. Heremekî evlekarê em çekin, tampon çekin. Yani ji bo ku Putin gor Erdogan hereket bike. Erdogan pêwîst tiştek bide. Erdogan herhalde xurcê xwe tîjî kiriye diçe Moskvayê. Mümkün e vê derî çem tavîzê bide Putin ra. Putin jî bi rastî jî taktikekî pir hûsta ye. Helbet jî eger navbeyne wana da peyamekî çêbe ev sedûsed dê mena ki Putin jî Erdogan pir tiş girtiye. Pir tavîz girtiye. Mümkün e Erdogan evekî bêje mesele çek bîne rojeve. Bêje em bilî Amerîka em ev 400 em ê ji we bîstin û berdevam bikin. Dikare ekonomik tavîzel ekonomik bide. Mümkün e bêje ku berî çûyîna Erdogan Kırım Ukrayna'ya. Belki bêje ev fikirê xwe ser Ukrayna bigerînin. Van tavîzane eger Putin re bide Putin mümkün e biçekî hemberî Erdogan li Sûriye nerin. من tenê got yani tu nabîne ku tu bazarek li ser Rojava were kirin di vê danûstandinê navbera Putin û Erdogan. Yani heger hat û tiştek li ji bo Idlib ya ji bo herema tampon hate çêkirin. Tu nabîne ku beramber wê yekê wê bazarek li ser Rojavayê Kurdistanê were kirin. Helbet Rojavaya Kurdistanê her tim rojavê da ye. Her tim Türkiye hemû evên xwe de hemû peyaman xwe de hemû seferên xwe de ev dîne rojavê dîne. Mümkün e Putin ev mesela çawa dikare vere Rojavaya Kurdistan'a. Putin bêje mesele li Sûriye ne tenê İdlib'e. Mesele Rojavaya Kurdistan jî heye. Mümkün e ev Putin evê bêje hemberî wî artık çıkabalı. Başa bibûre brêz hejarê Şamil oxta melvêdekî daw bû hejarê Şamil şirovakarê siyasî tu mara bû ji Moskw bawayekî zînî gelek spas bû bejdariya te. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. جو بایدن سەرۆکۆماری ئەمریکا لە ڕۆژی دووشەممە دەرزی بەهێزکەری کۆڤید-19 وەرگرت چەند ڕۆژێک دوایەوەی بە ڕێوەرێتەکەی سێمین دەرزی و یاخود ڤاکسینی بایزەری بۆ هەندێک کەسانی دیاریکراوە پەسەند کرد. بایدن پێش ئەوەی دەرزیەکە لە خۆی بدات لە کۆشکی سپی و پەیامێرانی وت دەرزیە بەهێزکارەکان گرنگن بەڵام گرنگترین شت کە پێویستە بیکەین ئەوەیە خەڵکانێکی زۆرتر دەرزیەکە لە خۆیان بدەن و بایدن پاش 8 مانگ لە دووەمین دەرزیە بەهێزکارەکەی وەرگرت. کۆمیسیۆنا بلندا سەربەخۆیە هەڵبژاردنان لە عێراقê dibêje li Hewlêra paytexta Herêma Kurdistanê hîn jî 100,000 kes hene ku kertên xwe yên elektrînî ji bo dengdanê çê nekirine. Ev kert ji bo dengdana hilbijartinên 10 Oktoberê pêwîstin. Hinek kesên ku bo dengê Amerîka axivîn dibêjin baweriya xelkê bi partiyên siyasî nemaye. Ehmed Zêbarî hûrgiliyên bêtir pêşkêş dike. Li Hewlêr nizîkî 100,000 kes کارتی دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی وەرنەگرتوتەوە بە پێی کار بەدەستێکی کۆمیسیۆن و زیاتریش دەڵێت.
بەتاکید ئەوەی لەو دەنگدانە کاتی دەنگدانی نەبێت اینجا درێژخایەن بێت سکوتخایەن بێ ناتوانێت دەنگ بدات ئێمە لە سونی پارێزگای هەولێر 188 کارتەکانمان دابش کردووە و ئێستاکە ئەو کارتانی کەماوە لە بنکەکان نزیکەی بۆ 100,000 کارتە بێت لە بنکەکان موجودە و داوا لە هاوڵاتیان دەکەین داوا لە دەنگدەران دەکەین کارتەکانیان موجودە و سەردانی بنکەکانمان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان. لەو خەڵکە دەپرسین کە ئاخۆ هۆکارەکانی نەچوونیان بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان چییە؟ تا ئێستا مەسەلەن وەرم نەگرتەوە نەچوومە نازەم لە کام مەکتەبیش ناوم هاتەوە و دووەمین شتیش یعنی خەڵک بە زۆربەی زۆری بڕک بێ تااقەتە بەڕاستی یعنی لەو ئابووری سیاسی بڕک بێ تااقەتە یعنی چەند جار یعنی ئەوە تقریبا 30 ساڵە چێمان لە يعني وعد دبي وشتي دبي براستي اشتكى نهاتي ندي بخوم يعني استاك شخصيا بخوم زندان السياسي وخوم براستي حتى استشتشمان لابونا كردم يعني بيزنا عشان تاقي نكردم يعني مثلا بشتق يعني بسرم كانوا بين لا مثلا والله خلق ضل يشكاوا خلق كانت زور ضل يشكاوا ضل او احزاب انا شكاوا مثلا سابون نمونه او عزبانه سدينا شقاندري ما او اذا كان بلين بخلدين خلق يجيب زناكن خلق دبا او يدري حمو انتخابات كان اروابوا دردن كي نادين بو اذا قررنا لە لایەکی تریشەوە بەشێکی زۆر لە خەڵکی کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە و بە گڕۆتینەوە دەیانەوێت ئامادەی ڕۆژی دەنگدان ببن و چاوەڕێ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکە دەکەن. هیوام وایە هەموو کەسێک کە بستە سەر سندوقی دەنگدان دەنجی خۆی بگەینی کورد بە بەغدا دیسان بنێن ئەمە وهاتینەوە بەرهەنگارتان دەبینەوە و ڕکابەریتان لەگەر دەکەین تا مافمان نەخۆن هەموو بەیەک ڕنگ و بەیەک دەنگ بن لەبەرەوەی ئەوە لەو حزب نییە ئەوە لە بۆ سڵتەی زەمەنینی ئەوە لە بە مێژوی کووردا. بەپێی ئامارەکانی کۆمسیۆن کۆی گشتی دەنگدەرانی سنووری پارێزگای هەولێر لە 1,274,004 کەس پێکاتووە لەو ڕێژەیەش 90,054 دەنگدەری تایبەت سەربازین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. لهنك دفرن براوا گولاوانه زوهایی جبر بلندبونا آستا گرمه پر زیده بویه. زانیار دبیجن اف گوهرتن نیشانا گرماهیا جیهانیه و دوی خلق دوی یکی بدن برچاوان. بهتر آگاهی لجن پیامنیر معارف اصلا. لدردور بحراوانه ای سال جبر هشکاتیه لهن دوران حیاسه پیلان گرماهی زیده بویه و زانیار جی دیار دیکن کو اف گوهرتن هوای نیشانا گرمبونا گردونه یه. دکتر پنار بوستان کو لزانینگاه 100 لاوانه لسر آوه و کولین دکه دبیجه کو لگل گرمبونا هوایی لهن جهن هرم آوان و بیتیسه ای سال شلی حیا 3 صدی کم بویه. لگور اندکس روش هوایی دواهی هرم بحروانه هوا گرم بویه. 1975 حتی ایرو تدیدن که لگور سالان بتایبد لمرادیه و الخلاته حیا 3 صده شلی کم بویه. افجید دانشاندان کل ولات مجی کریزا اقلیم تن دیدن. ایسال جبر هشک سالیه بحروانه نزدیک 2 کیلومتر پاش و چویه و هنجین دیروکی و هن وک مزلین کیون و هستین مروان در کتنه هوله. لهمان باجارو که آوا بندا و کوچ کپریه 8 جسدی داکتیه و به 1000 ماسی مرنه. اندام پلاتفورما جنگه یا زیلانه زینل عابدین چلبی دبیجه کو به گمان تیسیرا گرمبونا گردونه لسر و روشه هیه لیمرنا ماسیان بهبونا بنداوان وجی گریداییه. تقریبا 500 متری جوری بنداوی آنین هست چکرین سانترال الکتریکی بگمان اوجی که زیادتر باندور دا سر آجال کد آبی دا دجین لورا کو او آخما الکتریکی رادیاره کی درباس دبه او مولکول آبی زندی تمامی تینه کشتن. جگلی زیلان سه روبار دهری که نوا و بنداوه و لسر وان روباران جی 20 گند هنه. چلبی گود کو آوا گماریا گندان به پارزاندن دهری که نوا روباران و
بني سوالي خود دشون حموش کی بردنا چیم دا آزوت تدا زیاده بیه لورا کو آزوت زیاده به او فلورید امبیجن وک مینرال وک اکسیژن همو تدا مریه یک وقت او کو زیاده به اورانی زیاده به او آجال تدا بنفس دمینه اکسیژن دکوجه کو بکوجاجی او مسی او آجال تدا جیانا زندی لخرا خودخه و کواجدید عجیبه کی رشی گرانه دکتر بوستان دده زانین کو جبر کمبونا شلیان چمو بحروانه زیدتر قریج دبه و هزاوانیا خپاقشکرین جی خلاص دبه İklim değişikliğinin etkilerini لهمبر زیانên guhartina jîngehê divê cihên şînkatî werin zêdekirin. Ji ber ku taybetmendiya daristan û cihên şînkatî ew e ku pêşiya germbûna hewayê digire. Mijarek din ya gireng divê pêşiya çem û robaraneyê girtin. Da ku di nava xezayê xwe da biherikên û bi vê yekê ew li dûr bi xezayê were parastin. Li hember qirêjkirina çem û bindava divê ava germiya malan baştir were parêzandin. Dê behrame were parastin. Li gor pêzanînên Rêveberiya Meteorolojiya Tirkiyê di nava 12 mehan da bajarê Wanê jî di nav da 41 bajar di asta rewşa awarta da hişkatî pêk hatiye. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. جارەکەت سلااف لە گراڤ لە پالمایا ئەسپانیایە ڤۆلکانێک و هەفتەی ئابووری دەست پێ کردیە حتا ئیرۆ سێشەمێژی بەردەوامە ڤۆلکانە کۆ بێتری 500 ماڵ شەگوتاندیە و بوویە ئەگەرا دەرکەتنا بێتری 6,000 کەسان ژمالێن خۆ ڕۆژا دوشەمێ هەنێکی کێم بوو لێزانیار هشیاری ددن کۆ هین زوویە کۆ قۆناغا داویبوونا وێ وەرە ڕاگەهاندن دەسەڵاتداران داخواز ژورنشتوانان کرد ji derve bimînin û dûrî dûmana ku ji pêtên agir encam dibin bikevin. بەڵی سیروان هەزانیت ئەم گەڕکانانە gelek car لە وڵاتانی ئەمریکای لاتین لە ئەوەسە لە ئەسپانیا شروع دەدادن باشە لە بەریێمە کەمتر هەیە تەماشاچێ لە خۆشەویست و جوراهاتینە کۆتایی بەڕامی ئەمڕۆمان درود گەرمە هاوکاری لەم لە بەش کارگەردانی هەیەرکەریم و ڕۆبیندۆسکی و لێرێش هاوکارم سێروان کاجۆ پێشکەشتان کەیم و هەروەها منین جاین دیلان ئومیدوارم دەمینی خۆش بۆنە سەر شاد و سەرفراز بن.